بەپێی یاسا هەر خاوەنکارێک خۆ بدزیتەوە لە نەنووسینی ناوی کرێکارەکانی خۆیان ئەبێ بدرێتە دادگا. ئەوانەی کە خۆیان نووسیوە زیاترن لە 132,000 کرێکار. زۆر جار کە لژنەکاری ئێمە سەردانی شوێنەکان دەکەن کرێکار خۆی دەڵێتن کاکە من کرێکار نیمە ئەبێ لیستی موچە ئەو شتانە بۆیان دەربخین. ژمارەی ئەو کرێکارانی کە دەستەبەر نەکراون لای ئێمە زۆر زانراون یا ڕوون نییە. بەس ئەوانەی کە دەسەبەر کراون لە سەرانسەری کوردستان زیاترن لە 132,000 کرێکار حتا 1/6/2022 ئەو 6 مانگەی دواتر لە کوتای ئەو مانگەیە ئەعلان دەکەین. نزیکەی 11,000 ژنن ئەوانە دیکە پیاون. بێگومان منیش دەبیستم لە هەموو خەڵکێکە مافی کرێکارم پێشێر دەکرێتەوە زۆر جار لە میدیاکان و لە سوشال میدیا دەبینم بەڵام ئێمە سێ لایەنمان هەیە لانی حکوومەت وەکو وەزارەتی کاروبار و کۆمەڵاتی وەکو سندیکای کرێکاران و ژووری بازرگانیەکان ئەو هەرسێ لە شەریکن لە پرۆسەی کارکردن. هەر کرێکارێک مافی پێشێر بکرێتن بەپێی یاسا دەتوانێتن بدرێتە دادگا بەس ئەبێ کرێکارەکە یعنی داوایەکی لەسەر تەسجیل بکات بڵێت کاکە من ئەوە 2 مانگە موچەم وەرنەگرتووە لە فلان خاوەنکار ئێمەش دەدەینە دادگا پێی دەڵێت کاکە ئەبێ بدەیتێ هەموو ئەو مافانەی مافی کرێکار هەموو لە یاسای کاردا تەزبیت کراون. تەنانەت ئەو یاساکارەی کە ئێستا کارپێکراوە کە یاسا کۆنەکەیە یاسای ژمارە هەفتەیەکی ساڵی 1970 ئەویش لە ئەو یاسایشدا مافی زۆری هەیە کرێکار و ئێمە لە یاسانوەیەکی ڕەشنووسێکەوەی ئێستا لە پەرلەمانە مافەکان زیاتر کراون. لە سۆران دۆخی کرێکاران باش نییە. چەندین شوێنی گشتی هەیە، چەندین کارگە هەیە. ئەوانە هەر هەمویان بەدەیان کرێکاری تێدایە. تا ئێستا ئەو کرێکارانە لە هیچ شوێنێک تۆمار نەکراون. ئەوە خراپترین ڕەوشی کرێکارانی سۆرانە. بۆیە پێویستە ئەو کرێکارانە تۆمار بکرێن لە دەستەبەری کۆمەڵایەتی لە سندیکای کرێکاران ئەندام بن بۆ ئەوەی مافەکانیان نەفەوتێت بۆ ئەوەی خاوەنکارەکان مافەکانیان لێزەوت نەکەن. ئەگەر بێت و کرێکاران خۆیان لە دەستەبەری کۆمەڵایەتی ناونووس بکەن تۆمار بکەن بێگومان ئەو سندۆقە سوودی ئەبێت بۆ کرێکارانی هەرێمی کوردستان. ئێمە لە هەرێمی کوردستان وەکو سندیکای کرێکاران نەمانتوانیوە ئاستی وشیاری کرێکاران بەرز بکەینەوە بۆ ئەوەی بە دوای ماف و ئیمتیازاتەکانی خۆیان دابگەڕێن و خۆیان ناودوست بکەن لەم سندۆقە بۆ ئەوەی لە دوا ڕۆژدا خانەنشین بکرێن ئەگەر تەمەنیان گەیشتە 6 ساڵ و ژن تەمەنی گەیشتە 55 ساڵ. بێگومان یعنی ناتێگەیشتنێک هەیە لەم بابەتە لەم بوارە لەم یاسایە و لەم سندۆقە ئەجینە ئەگەر ئاستی هوشیاری کرێکاران ئێمە بتوانین بەرز بکەینەوە تیان بگەینین کە ئەم سندۆقە سوود و قازانجی چییە بۆ کرێکاران و دوا ڕۆژ کرێکار ئەگەر تووشی هەر ڕووداوێکی نەخوازراو بوو بتوانیت لەو سندۆقە مستەفید بیت. ئەگەر کرێکاریش ئەو هوشیاریەی بۆ دروست نەبووی تا ئێستا کە خۆی دەستەبەر بکات و سوود لەو یاسا و لەو سندۆقە وەرنەگرێت بەڵام پێویستە لەسەر سندیکای کرێکاران ببیتە پشتیوان و پارێزەری کرێکاران و حکوومەت پشتیوانی لە هەموو پرۆژە یاسایانە بکات کە ماف و ئیمتیازاتی کرێکارانیان لەخۆ گرتووە. بێگومان زۆر خاوەنکار هەیە کرێکارەکان ئەو کاتێک کە دەستەبەری کۆمەڵایەتی سەردانیان ئەکا یان سندیکا سەردانیانەکە ڕەنگە کرێکارەکان بشارنەوە یان ڕەنگە زۆر زاری وا هەیە لێوە کوڕمە ئەوە برامە ئەوە فلانمە ئەوانە شێشانە بەڵێ زۆرن.